كاك محمد فرمو. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام ورحمة الله. كاك محمدي خوشويست. درست خوش برنامج زۆر سپاس بۆ جەنابی دراکەم. ما شاء الله دكتور شارم هبون پرسیارەکان بکە زحمت کاک محەممەد نبي بەسەر چاو. كمان بخوم نخوش دعاء بخير بوكو أمين آمين مسلمان يشيء آمين يا ربي خوش في بخير بدا يا ربي خوش في بدا آمين بشاركشم بويا بلاين نورون نخوشاني يوم زي كات نيجي نوروم لو كاتي لي ودبن الموراني يوجنا من شلون كم خسري شلون تكلي كمان جنابت هل خود دانشتوی سلێمانی لەناو سلێمانی دانیشی رانيا لە ڕانێ دەچێ سلێمانی بابا مسلمانية كانت نيجي نورو إلا نخوش خانم بەسەر چاو دوای دێمەوە کاکە محەممەد گیان ئیشەڵا بەسەر چاو ئێستا باسی نوێژەکانت بۆ دەکەم و مەسافەیە چۆنی دەکەی بەسەر چاوە زۆرم جۆرا گفتە بەس لێم تێکەڵ بۆ دەخوات چۆن ئێستا بە جوانی ئێستا دەکەی بە چاوان ئێستا بە جوانی ئیشەڵا بۆ ڕوون دەکەمەوە تۆ لەگەڵماندا بە بەسەر چاو پرسیاری دومش مامەسە مەڕە منداڵەت چییە بوو مەڕە منداڵەت چی و کەنجێ دەکرێت کاتیشی بکرێ دەبێ یان نابێ ئەوشم پێ بڵە مەمنونم بەسەر چاو کاکە محەممەد گیان دەستخۆشی بەرنامەکە لێ داتەوە خوش فێ بەخێر بۆ بنێری ڕێ بەڵێ کاکە محەممەد فەرمووی دوعام بۆ بکەن نەخۆشم یا ڕەبی خی گەورە شفای بەخێرت بدا فەرمووی لە ڕانێەوە دەچمە سلێمانی بۆ قەسر و جەمع کاکە محەممەد لە ڕانێ بۆ سلێمانی هەر هیچ ئیشکالی لەسەر نییە مەسافەی قەسر و جەمع کە چوویتە سلێمانی نوێژی نیوەڕۆیە بۆ ئەوەی کە لەو سەرتا دەگەڕێیتەوانە نوێژی عەسر لە ڕێگا ناکرێ ئەوانە هەروە خێریشی زیاترە کاکە محەممەد هەرکە لە سلێمانی بووی بۆ نونە نیوەڕۆ دەگەیتە سلێمانی دوورکە نوێژی نیوەڕۆ بکە بڵێ نێتمە دوورکە نوێژی نیوەڕۆ دەکەم لەسەرم فەرزە بەخوای گەورە الله ئەکبەر یعنی ئەمە لە دڵ تابێت لە الله ئەکبەری نوێژی نیوەڕۆدا سەلامت دایەوە هیچ قسەی دنیای مەکە دوور کاتی نیوەڕۆ دوایی بڵێن نێتمە دوورکە نوێژی عەسریش دەکەم بە کۆکردنەوە و کورتکردنەوە پێشخستن بە قەسر و جەمع و تەقدیم بە عەرەبی بە کوردی خۆمان دوورکە نوێژی عەسر دەکەم بە کۆکردنەوە و کورتکردنەوە و پێشخستن کۆت کردوتەوە لەگەڵ نیوەڕۆ کورتت کردوتەوە لە 4 کاتەوە بۆ دوور کات هەروەها پێشت خستووە لە کاتی خۆیانەکەی پێشت خستۆ بە لای نیوەڕۆ دوورکات نوێژی عەسریش بەو شێوەیە بکە و سەلام بدەوە یعنی تۆ دوور کاتی نیوەڕۆت کرد بە قەسر و جەمع دوور کاتی عەسریشت کرد بە قەسر و جەمع نوێژ مەکە هەتا مەغریب کە سێر کاتی شت کرد هەر لە سلێمانی مایتەوە ئەتر سێر کاتت کرد سەلام بدەوە مەغریب قەسر و جەمع ناکرێت هەر سەیەکەیە دوایی دوورکە نوێژی عەسریش بکە بەڵام ئەگە گەڕایتەوە بۆ ڕانیە نیوەڕۆ مەجالت نەبوو لەناو خەستەخانەی هیواداوی خوا شیفای تۆش و هەموو نەخۆشانیش بدا نیوەڕۆت بۆ نەدەکرا بەڵام لە عەسرا دەگەیشتەوە ماڵەوە بۆ ڕانیە یان لە ڕێگا لە کانی وەتمان وانە پاسەکە لای دەدا سارەکە لا دەدا لە شوێنێکە دەتوانانی نوێژەکەت بکەیت نوێژی نیوەڕۆ دواخە لە دێتی دڵتا هەبێ بڵێ خوا نوێژی نیوەڕۆم دواخست ئەگەر لەو مەسافەیە بمری تۆ قەرزاری ئەو نوێژەنی لە کاتی نوێژی عەسرا کە نوێژی عەسر بانگیدا تۆ نوێژی نیوەڕۆشم نەکردووە بڵێ نێتمە دوورکە نوێژی نیوەڕۆ دەکەم یەکەم جار بە قەسر و جەمع تەخیر بە کۆکردنەوە کورتکردنەوە دواخستن دوورکە نوێژی نیوەڕۆت کرد دوورکە نوێژی عەسریش بکە بە قەسر و جەمع ئیتر ئەوە نوێژەکانت تەواو بوو هەتا ئێوارە کامیانت بۆ ئاسان بوو بۆ شێوەی بیکە نیوەڕۆ بەریە لای عەسر یان عەسر بێنێ لای نیوەڕۆ زۆر ئاسانە خوا ئاگای لە نێتی دڵ ناو دڵتە ئەوەندەش درێژی مەکەوە نێتمە دوورکە نوێژی نیوەڕۆ دەکەم بە قەسر و جەمع نێتمە دوورکە نوێژی عەسر دەکەم بە قەسر و جەمع نیوەڕۆ لە لای عەسر دەکەی عەسر لای نیوەڕۆ دەکەی هیچ ئیشکالت لەسەری نییە خی گەورە شفای بەخێرت بۆ بنێرێ فەرمووی مەڕە مناڵە عەقیقە ئەوە چۆنە باسی دەکرێت بەڵام مناڵ کاتێک کە لەدایک بوو لە ڕۆژی حوتەمە سنەتە وەکو شکرانە بژێری خی پەروەردگار سنەتێکی یەکجار زۆر گەورەیە حیوانێک ئاژەڵێک ئەگە مەڕ بێ ئەبێ ساڵێکی تەواو کرد بێ ئەگە بزم بێ 2 ساڵی تەواو کرد بێ یان بەرخێکی سەر و 6 مانگ بێ هەر بۆ حوتم دەشێ سەری دەبڕی بۆ منداڵەکەت لە یا ڕەبی خی گەورە سپاسگوزاری تۆ دەردەبڕم و ئەمە حوتم عەقیقەم یان مەڕە منداڵی بە کوردی پێدەڵێن بۆ ئەم مناڵە دەیکەم خوا ئاگادارە بەنێتی ناودڵت بەنێتی ئەو منداڵە دواتر هەندێکی بەردوو دەراوسی پێ بەسەر بکەوە ئەوەی تریشی نان و شێشتێکی پێ دروستکە ماڵی باوک و دایکی خۆت و خوشک و براکانت ئەوەندەی گونجا ماڵی خەزورانیشت خەسوو خەزوت و ژمبرایەکە ژن خوشکێکت کە لێتان نزیکن بە یەکەوە نانێک بخۆن مامۆستایەکی بە ڕێزی گەڕەکەکە بانگ بەسەر گوێ و قامت بەسەر گوێی چەپیا بکە گوێی ڕاست و چەپیا یان خۆت بانگی بەسەرا بڵێ دوعای خێری بەسەرا بخوێنە ئەو نان و شێشتا ئامادە بکرێ ئەو یەندە گۆشتەشی لێ ببەخشرێ ئەوە عەقیقەیە ئەوە سنەتێکی زۆر گەورەیە جا ئەوە بەڕێزان کاکە محەممەدیش لە کۆیەوە هەمان پرسیاری کردەوە باسی مەڕە مناڵی کردەوە چۆن دەکرێت عەرزم کردن لە حوتەم ڕۆژا دەکرێت نەکرا لە 14 بیکە نەکرا لە 21 بیکە نەکرا لە مانگی داهاتووە بیکە
ئێستا ئیمکانێت نەبوو لە نێتی دڵتا هەر هەبێت دوای ساڵێکی کە بیکە دوای 2 ساڵی کە بیکە مناڵەکەت باڵغ بوو هەر بۆی بکە تەنانەت من کاتی خۆی بۆ نمونە بۆ معلوم بوو باوکم لەبەر هەژاری لەبەر فەقیری لەبەرەوەی نەیزانی ئەو سونەتە هەیە بۆی نەکردوم ئێستا دروستە حوتم بۆ خۆم بکەم مناڵەکەت مردووە ئێستا دروستە هەر حوتمی بۆ بکەی کاتی خۆی بۆی نەکراوەتە کاتەکەی هەر نافەوتێ بەڵام باشترین کاتەوەی لە ڕۆژی حوتەم ئاگەر ئیمکانێت بێ و لەبەر دەستا بێ بکرێ فەرمویان کاکە محەممەدیش لە کۆیەوە و کاکە محەممەدی تریشیان دەڵێن 2 مەڕ بۆ کوڕ و مەڕێک بۆ کچ بەڵێ حەدیث لەو بارەوە هەیە بەڵام بەڕێزان لە دینی پیرۆزی ئیسلامدا ئەوەی من لێ حاڵی بووم نەبێت مامۆستایان ڕەخنەم لێ نەگرن دایمە من وا ئەزانم کوڕ و کچ هەردووچیان دیاری و خەڵاتی خوای پەروەردگارن خوا جیاوازی لە نێوان کوڕ و کچان نەکردووە بەڵام لە ئیسلامدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە قەت بۆ خۆی بە کردار جیاوازی باوکی کچان بۆ پێشوی باوکی کوڕەکانی مردون و کچەکانی ماونەوە پێغەمبەران باوکی کچان بوون زۆربەی ئەولیا و ساڵحان باوکی کچان بوون نەک کوڕان کچان زۆر بەڕێز و بە حرمەتن یەکەم دیاری خوان یەهەبو لیمەن یەشاء ئیناثا ئەم جای وایە یەهەبو لیمەن یەشاء الذکور خوا هاوسەنگی لە بینی کوڕ و کچا ڕاگرتووە بەڕێزان لە زمانی پێشترا کچ کە لەدایک دەبوو حیوانێکی بۆ کراوە کە بە شوش دەدرا باوکی حیوانشکەی بۆ دەکرد ئێمە ئێستا لەم زروفەدا کە ئافرەت شوو دەکە پاقلاوە و برمەیەک و ساردێک و مۆزێک دەخورێ و شەکرا خواردنەوەکە ئاوایە حیوان سەربڕین و ئەو شتانەمان نەماوە بۆیە من وا ئەزانم ئەگەر بۆ کوڕەکە 2 حیوان سەربڕی بۆ کچەکەش 2 حیوان سەربڕات جیاوازیان لە نێوانە مەکات چونکە تۆ دواتر حیوانێک بۆ کچەکە لە کاتی بە شودانە سەر نابڕی وەکو زمانی قەدیم ئەو دەستورە ئێستا کۆتایی پێ هاتووە لەبەر ئەوە ئەگەر یەک حیوانی شت کرد کەسێ ئیمکانێتی هەبوو یەک حیوانی کرد وەکو خوشکەی ڕاستیش باسی کرد دایکی ڕاستی پرسیاری ئەوەی کرد باوکی منداڵەکەی کاتێکە لە دایک بۆخوا تەمەنی پڕبەرەکەت کا و ئەولادش بەخشێ بەوانی کەنیانە یەک من حیوانیان کردو یەک حیوانی گەورەی کردووە خوشکی بەڕێزم بە یەک حیوان کافیە واتە ئەگەر حیوانێکی گەورەی کردەوە هەر نوری عەلانی هەر زۆر باش ئەگەر کەسێک یەک مەڕی بۆ کرا پارەی 2 مەڕی نەبوو فەقیرە تا پارەی مەڕێکی کۆ کردوێتەوە زۆری پێچووە بەم موچە نەبوونی ئێستاش ئەم ئیمکانێتە ضرورەی نییە ئێستا یەک حیوان بکە حەزی لێ بوو دواتر خوای گەورە بڕست و ڕۆزیەکەی فراوان کرد با دوای حیوانەکەی کەشی بۆ بکە بەڵام بۆ کچەکەشت هەروە بکە بۆ کچەکەشت دوان بکە والله ئەعلەم من وا تێگەیشتم نابێ فەرقی کوڕ و کچ بکرێ و ئەو فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر سەر و سەرچاومان دیارە بۆ عرف و کاتێکی تایبەتی خۆی هەبووە کە لە دواترە قەرەبووی کچەکە کراوەتەوە بۆی لە شودانیشدا حیوانێشکەی بۆ کراوە بە نان و چێشت بۆی یەکسان ببنەوە لەگەڵ کوڕەکەدا ئێستا کە ئەوە نەماوە یەک حیوان کافیە سونەتەکەت جێبەجێ بووە ئەگەر ئێستا ئیمکانێتی دانەیەکت بوو ساڵشکە دانەیەشکیان بکە هەردووچیان بەیەکەوە بوو 2 حیوانی بۆ بکە حەز دەکەی سیانی بۆ بکە بەڵام بە یەک دانە خوای گەورە ئەجر و پاداشتی حوتمەکەت هەر بۆ دەنووسێت